السلام عليكم. عليك السلام. توني مامۆستا. چۆنی کچەکەم باشیت؟ باشی مامۆستا. وا سەربەرزت کە. ئەو دووسێ ڕۆژە دێمە لایڤ دەڵێم وەرمگری. تۆ چەند ساڵی؟ دەمە. 10 ساڵی. ئەی ماشەڵڵا و لێبێت. فەرموو بزانم پرسیاری چیت هەیە؟ مامۆستا گیان فەرموو. ئەمن پانتۆڵ لەبەر دەکەم و کاتی بچەڕێنم. چەفە لەسەر دەکەم. تۆ پانتۆڵ ئەەکەیتە پێت و چەفێش لەسەرەکەی باش. بەسوچێکی درێژە بە دەکەم. ناکوێت؟ یعنی خوارچۆکم. خوارچۆکت باش. چەندی خوارچۆکت؟ یعنی دووسێ بەس ئەوها. دووسێ بست دەکاتە عەرزەکە؟ نانە. یعنی بڵێ دووسێ پەنجە باش. باش. دەبێ؟ بۆ ئەم تەمەنەی تۆ ئەبێت باشە، چکە هێشتا 10 ساڵیت، بەڵام ئەگە ساڵێکی تر 2 ساڵی تر کە بوویتە 12 ساڵان ئەبێ شۆڕیکەیتەوە، چکە گەورە ئەبیت و حەدی بلوغ دەگاتەوە، کاتەی تر وردە ورداها گەورە ئەبیت و کاتی شوت دێت و ئەبێ خۆت بپارێزی، چکە ئیتر گەنج لە تەمەنی خۆت و سەری تەمەنی خۆت سەیرت ئەکەن، تەماحەتی ئەکەن بۆ ئەوەی تۆ پارێزراو بیت، بۆ ئەوەی تووشی هەڵە نەبیت. خوای گەورە ئەمری پێت کردووە جلەکەت شۆڕ بێت، جلەکەت فراوان بێت، باشە، بۆ ئەوەی تووشی تاوان نەبیت. ئەی دەست خۆش مامۆستا. ئەی ئافەرین کچەکەم، ڕوسپی بی یا ڕەبی. دەی باشە، خوات لەگەڵ بێت، خوات لەگەڵ بێت. ئەی ئافەرین.